محمود بمراه همن افدمت باش همن اگر زانیاری زیادتر سر و سردانی بمراه بده. بەڵێ شوان چەند خولێکێک پێش کاتژمێریەک کنسوڵی بەریتانە ئەنگوزمەکەی هاتوتە نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان لەگەڵ یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستان کۆبووەتەوە واتە چەند خولێکێک کە کۆبوونەکان دەستی پێکردووە پێش ئەم کۆبوونەوەتانی کە ئێستا کرێ کنسوڵەکان دێنە سلێمانی لەگەڵ سەرۆکی پەرلەمان کۆ دەبێن و یەکەمین جار نییە چونکە چەند هەفتەیەک بەر لە ئێستاش کنسوڵی ئەڵمانیا هاتە سلێمانی لەگەڵ سەرۆکی پەرلەمان کۆبووەتەوە بە پێوزانەرانی کە تا ئێستا دەستی مەگەشتووە کۆبوونەوەکان تایبەتە بە بارودۆخی عێراق بە شێوەیەکی گشتی وە زائیدەن بارودۆخی ناوخۆی هەرێمی کوردستان کە ئەو ڕێگرانی کە لە سەرۆکی پەرلەمان کراوە ئەو بارودۆخی سیاسی ئەو مندانە سیاسی کە ئێستا لە نێوان دایانە سیاسیەکانی بە تایبەتی پارتی و گۆڕان باسیێن بابەتانە دەکرێت بەڵام ئەوەی کە زۆرتر ڕسمیترە قسەکردنە لەسەر سەرۆکی پەرلەمان دامەزراوی سەرۆکی پەرلەمان لە ئێستادا و سەرۆکی پەرلەمان ئەم پەیامە بە کنسوڵی بەریتانە دەدات ئەم کنسوڵی کە هاتووتە ئێرە لە کاتژمێریەکانی کاتەکان وا بوو لە کاتژمێریەکان کۆبوونیان دەست پێ بکە هەر ئەمڕۆ کاتژمێر چواریش سەرۆکی پەرلەمانی عێراق سەلیم جوبوری دێتە لای سەرۆکی پەرلەمانی کوردستان لەگەڵ ئەو کۆ دەبێتەوە سەدانەکانی سەرۆکی پەرلەمان کە ئەمە کنسوڵی بەریتانیا هاتووتە ئێرە وگوتن پێشترش کنسوڵی ئەڵمانیا هاتوو بەڵام کنسوڵی بەریتانیا پێشەوەی بێتە لای سەرۆکی پەرلەمانی کوردستان یوسف محەممەد کاتژمێر 12 لە گردی زەرگەتەی شاری سلێمانی لە مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕان بووە لەگەڵ محەممەد تۆفیق وتەبێژ و ڕێخەری ژووری پەیوەندی دیپلۆماسیەکانی بزوتنەوەی گۆڕان کۆوەتەوە شوان لە ئێستادا بزوتنەوەی گۆڕان زیاتر پەیوەندیەکانی لەگەڵ کنسوڵ و نوێنەراتی وڵاتانی دەرەوە زیاتر کردووە چونکە ڕۆژانە بزوتنەوەی گۆڕان دیدار و چاوپێکەوتنی هەیە لەگەڵیانەوە جگەلەوەی کەس لە ڕێگەی سەرۆکی پەرلەمانیشەوە کنسوڵەکان دێنە سلێمانی لێرە کۆبوونەوە دەکەن ئەمەی کە تا ئێستا هەیە ئەم زانیاریانن کە بەم شێوەن سەرۆکی پەرلەمان و کنسوڵی بەریتانیا کۆبوونەوەکان لەسەر ئەم بارودۆخی ئێستای هەرێمی کوردستانە بە تایبەتی و لەسەر ئەو بارودۆخی کە دروست بە ڕێگرەکەی سەرۆکی پەرلەمان ئێمە چاوەڕوان ئێوەین کە کۆبوونەوەکە تەواو بێت چونکە لە کۆبوونەوەکەدا ڕاوێژکارەکانی سەرۆکی پەرلەمان بەشێکیان لە کۆبوونەوەکەدا بەشدارن بۆی بتوانین دوای کۆبوونەوەکە زانیاری زیاتر لە ڕاوێژکارەکان یاخود لە سەرۆکی پەرلەمان یان لە کنسوڵی بەریتانیا ئەنجوزمەکی وەربگرین بەڵێ شوان بەڵێ هێمن محمود نوچەکانی نارتی لە سلێمانی بمەڕابووی گەلک سپاس ژ بۆی زانیاریە